بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويستان مأمن لخزمات كتابي نازدار نايابي الذريعة إلى مكارم الشريعة كنوسلكي راغبي أصفهاني جيان بسر أبن. لدواء أوي باسي قوري وفضيلة عقلي وكردين، وباسي قورة ترين بروبوم عقلي وكردين كناسيني خوا معرفتي خوايا ليرا برسياري يتآراو آيا عقلك كخداي جل جلاله بروبومي خودي خوي بناسيني خدا مهمي پیغمبران عليهم الصلاة والسلام تشيو كامي أفرمي لقل أويا عقل قورتين بروبومي بريتي لناسيني خدا جل جلاله وردكاري فرمان كاني خوا عقل بي نابا إلا لري پیغمبران ونبي عليهم الصلاة والسلام. بوي هر عقل خوي بواجبي أزانيك پیغمبران هبن حتى وكو سبيل بينيني خوا للزبيو وبو أسمان بروني وبجواني ديار بي. أفرميه بعثتي پیغمبران عليهم الصلاة والسلام بشكل ضروريات حد أبيه بي شكا زوري نوع عامتي خلق بعقل ناتواني الدرك بكليات وجزئيات خدا ببا وفرمان كاني خدا ببا بلكو بيوستي با كسيك يدسي بقري نازاني چی لسری واجبه لشکاتێکا واجبه مقدارەکەی چەندێکە هەمووی ئەوە بە پێغەمبەران عليهم الصلاة والسلام لێک ئەدرێتەوە. ممکنە عقل بتوانێ خدا بدۆزێتەوە، ممکنە ئەوەش بدۆزێتەوە کە ئەبێ عەبدایەتی خوا بکەی. ئەم دوانە هەردووکیان بدۆزێتەوە، بەس چۆن عەبدایەتی بکەی ئەمە عقل نایدۆزێتەوە. کەی بیکەی، چەند دانە بکەی، ئەمانە عقل نایدۆزێتەوە، پێویستی بە پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام. بۆیە ئەفەرمێ آية بيروزكا وما كنا معذبين حتى نبعث لهم رسولا حتى نبعث رسولا. إما عذابيا نادين سزايا نادين حتى وكو بيغمبريان بو أنيرين كوابو بيغمبران عليهم الصلاة والسلام بونا تمايي أوي عقل إنسانيت بالطواوي كامل ببي والروشن ببيته. أفرمي هرشي بيغمبرك هي لسر زوية دو آياتي هي دو علامات. طبعا علامتي كان إنسان عقل كان بي أبن، علامتي كان عامتي خلق بيوستي بيدي. بوي هيش بيغمبرك نية لبيغمبر عليه الصلاة والسلام معجزين نبيت شكو عامي خلق بيوستي بمعجزة شتيك معجزة بريتي الله هر گۆڕانکاریەک هەر شتێک کە لە خلافی عادە بێ. تەسەوڕکەن مەسەن تۆ مانگە بە ساغی بینیوە بە ئیشارەی پەنجەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم دوولەت ئەبێ خلافی عادەت ئەبێتە دوو پارچە. ئەمە ئەکاتە چی؟ ئەکاتە معجزە بۆ عامەتی خەڵک، ئەگە بۆ خەواسی خەڵک معجزەی پێویست نییە. مجرەدی عەقڵی هاواری پێغەمبەرایەتی ئەکا و تەسلیم ئەبێ بە پێغەمبەرایەتی. بۆی ئەفەرمێ بشيكي لو آياتاني كخدا جل جلاله داينا وبيغمبران بيتي الله آيات عقلي أواني كصديقين أواني صالحين أواني شهدان أواني تشاويان أكريتوا بآسايي بيبا وأبن كخدا جل جلاله أم كسينا دون كس بيغمبر. طبيعتي إنسان آواشن كمالك زور آسايي كسك أبينك متكاملة لهم جهتك أنا ببي إرادي خو إطاعيك من الوجه إطاعي باوشيك بو إطاعي دايشيك شو كمال باوشي أبين لدايشي أبين قتابي بوشين ما وصاكيك كمال ما وصاكي أبين بويا هل الروي عقلية أو كساني كوا خاون إدراكي بقوته بهزن عقله قريحيش كامليان هي بيسيان بمعجزانية بمجرد بيني هيئاتي بيغمبرك عليه الصلاة والسلام تسليم أبن بو ذات قوريك خدا جل جلاله الرواني كردو. أفرمي كسيري أصولك أكن لأصلك باك وهاتو
سيري صورتي أكن صورتي مرضية، سيري علومي أكن فوق لإنسان كان فوق ترى كمال دلائل أبين لما كمال النور أبين كدلها واري بؤكا بوي شكل الشاعر عربي كان الله أجر هيج آية كد نبي إنسان هرب بداهتي خوي كأدبيني أي بيغمر صلى الله عليه وسلم تسليم أبي أزانك خبريته الصادقة وراسته دي حقي بيغمبر عليه الصلاة والسلام لسر أم زوية أويك يا بيغمبران هرهم يعني لباشترين تربي زوي دروس كراون باشترين خولي زوي هالبجرة وبو أوان باشترين عقل خوابواني بخشيوه بلكو هلي بجاردون إن الله اصطفى آدم ونوح وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم راغب أصفاني رأي أوهاي همو بيغمبران عليهم الصلاة والسلام ليك سلالة ليك وچوهاتو نتخوار وچيكي زور طاهر هالبجرة وباك خواهي قورا اختياري كردو دي هر يكيك كاتێک سەیری ئەم حاڵە ئەکا لە پێغەمبەرانە عەلەیهیموس سڵاو وسەلام بە چاوی دڵی یەقین پێیا ئەکا لەوەی کە ئەم پێغەمبەرانە عەلەیهیموس سڵاو وسەلام بە تایبە خوا خەڵقی کردوون بۆیە لە موسایە ئەفەرمێ وەئەلقەیت ئیلەیکە مەحەبەتە منی من خۆشەویستێکی تایبەتی خۆم ڕژانەوە بەسەر تۆیە ئەی موسا عەلەیهی السەلام بۆیە موسا عەلەیهی السەلام فرعونێک کە چەند دژێتی ئەیبینی خۆشی ئەویست ئاسیایەک ئیمانی پێهێنێ خەدەم هەر هەموو خۆشیان ئەوێ مؤمني آل فرعون لبناي فرعون إيمان هنا بموسى بوي هندي المفسرين فرمونا آية أما خصوصيتي موسى عليه السلام حمو بيغمبران عليهم الصلاة والسلام إلقاء محبة بسريان أكرام خدا جل جلاله زور خوشه وخدا جل جلاله أواني زور خوشه وبني آدم كان هرهمو أو كسيان خوشه كأبيت بيغمبر واتا أولو البصيرة أولو العقل الجورة همو يعني تسليم أبن بوصفة برزاني واتشتيكي معنوي هي لبيغمبرانا كدل قبولي أكا لعينا كاتا شتيكي تر هي كبريتي لبابتك عقلي وإنك لعلى خلق عظيم شو كإنسان كخلق برزكان أبينا عقلي اتتاو تسليم أبي بأخلاق برزكان وهي بيغمبران عليهم الصلاة والسلام بعقل درجات بأكره بيغمبران عليهم الصلاة والسلام كاتك أخوان ناردوني وكذلك أوحينا إليك روحا من أمرنا خوا جل جلاله بيغمري خوشويستي خو ما نفرمي إما الروح حكمان بتويا ناردو روح طبعا مفسرين لمسألة الروح بعامل الروح لقرآن همش اختلافيتي همو شيء روح لقرآن اختلافيتي آية ما بستو مرادي خوال لو شيء الروح شيء أو كلمة الروح شيء فرمينا وألقينا وكذلك أوحينا إليك الروحا من أمرنا يعني قرآنا من أمرنا وحيا من أمرنا رحمة من أمرنا أوان فرموا مفسرين حتى ويتفرموا ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي لرجع فرمي روحا من أمرنا هندي أم آيتان بو آيات التفسير كله فرمينا كاتي مشركين برسياري قرآن اللي أكن برسياري وحيد اللي أكن بلي ولا أمري خواي ولا كاري خواي لفرمان كان خواي جل جلاله قرآن هاتو تخوار خواي جل جلاله خلقي هي والله الخلق والأمر أمري شيء هي أمرك بريتي للقرآن وخلقك شيء أو هم مخلوقات هيك دروسك دي پیغمبران عليهم الصلاة والسلام حجيش أوان بوهاتو دي همو أم حالان أخلاقي برز محبتي خواب سريان ونسبي باكو طاهريان همو أم والي أكاك خاون بصيرت بيوستي بمعجزة النبي راستوخو إيمان بهن پیغمبران عليهم الصلاة والسلام هيج كسيك برسياري أويلي نكردون باشا چون ملائكة بوتو هاد بو كسي كتر نهات بوچي بو من نهات كالجرأتي أمي نكردو بو چوكا هرچی سيري خوي مقارنة كرد بسي صفاتي كمالي كردو حتما أجر منو أو هالبجين هربو أو دي إلا روح عقلي ونيتواني وأم برسيارة بك بويا أبيني أبو بكر الصديق رضي الله رحمة خوي لبه يعني كعرض إسلامي بسرا أكري يك لحظة وستاني كينية بوشك عقلك متكاملة هي پیغمبر خدا صلى الله عليه وآله وسلم فرمي ما أحد عرضت عليه الإسلام إلا كان له كبوة غير أبي بكر الصديق هر کسی الإسلام پیغان
تۆزە وەستانێکی هەبوو ئەو بەکر سدیق وەستانەکەشینەوە یەکسەر ئیمانیەنا چکە عەقڵ هاواری ئەوەیە کرد ئەم کەسە ئەخلاق بەرزە لە هەموو ڕۆکانەوە شوێن ئەوەیە و جێگەی ئەوەیە کە ئینسانەکان شوێنی بکەوت. دەی معجیزەکە بۆ کێیە؟ مادام کەوابوو خاوەن عەقڵی کامڵ پێویستی بە معجیزە نییە، بە بینینی شخصی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بە بیستنی شخصیەتی ئەو کەسایەتی ئەو تەسلیم ئەبێ. ئەفەرمێ معجیزە بۆ عامەتی خەڵکە. ئینسان بە طەبیعەتی خۆی ئینسانەکان ئەبنە دوو بەش. بەشێک لە عینادیە پێویستیان بە معجیزەیە ویان باسکی، بەشێک باسەکە باسی عینادی نییە. هەر خۆی عەقڵیەتی قەریحەی عەقڵی ئەوەندە بەرز نییە معجیزەی نەوێ، پێویستی بە معجیزە هەیە. بۆیە ئەبینی هەندێک لە ئەو پەڕی جوحودە داوای ئیعجازیان نەکرد، هەندێکیش لە ئەو پەڕی نەرمی و هادیئی کەمیەتی با بڵێن هاواری ئەویان ئەکرد کە معجیزە تەسبیتمان ئەکرد. بۆیە معجیزە دوو فائیدەی هەیە، یەکێک ئیعجازە بۆ بەرامبەرەکان، بۆ ئەو کافر و بێدینانە، لایەکیش تەسبیتە بۆ دڵی ئیماندارێک کە هێشتا دڵی دانەمەزە و نەگەیشتە ڕوتبەی یەقین، کە گەیشتە ڕوتبەی یەقین کاری بە معجیزات نامێنێ. مشركين أيانوتشي وقالوا لن نؤمن لك حتى تفجر لنا من الأرض ينبوعا. طبعا هم آيات دواتش آيات هاتوا خوا جل جلاله أفرمي بمشركين أجر هائي وأتوانا هاويني أم قرآن بن فأتوا بمثله هاويني بينا لدواء ما أيان زين أتوان هاويني قرآن بن وبربركاني قرآن بيناكري بربركاني شخصيتي في غمر شان بيناكري عليه الصلاة والسلام أهاتن بمشتانا. وقالوا لن نؤمن لك وخا إيمان بتونا يعني حتى تفجر لنا من الأرض ينبوعا، حتى لمبر الشاخ والرقة تقينا ومكة حتى أكو كان يأويكي جواني هالقلام. طبعا ينبوع كلمة لقل عينا فرقي شيء كانيا وكانيا كا هلا يخو من بهران هي وهندجار أبريت ونامن ينبوع نابري أوك يعني بكانيا يكي وابيني تأرى أوكي نبري وشقنك ألو ماني ينبوع لقل عينا أو فرقيان هي. أو تكون لك جنة من نخيل وعنب يان ورلنا أم دار خوي أمان خوي أتم لنا مدينة خرمان أكر شونا كان شويني خرمانة وبتشاي نا أبي خرماش وتريش هردوك هبي أو دو باخي زور جورا لنيواني شانا الربار هبن أو بيت جزرك إنجا إيمان بإهني فتفجر الأنهار خلالها تفجيرا تو أو كبتقيني ببيني أبي توبر أي بيغمر صلى الله عليه وسلم. أو تسقط السماء كما زعمت علينا كسفا أو آسمانا بارشة كيتو بارشة كان نخوار وبسر معنا. أو تأتي بالله والملائكة قبيلا بتشي خوا بيني تخوار وملائكة همو بيني قبيلة قبولة وهاتو لبيشو هاتو يعني أوا برانبر من ريان قري شاهدي وبن بلان أوا نيونالي إما إنجا قناعتك سيري أما كلمات عنادهم خداوي إعجازنية ويا بيغمري خوا صلى الله عليه وسلم هيجي شيء لواينك أجر داوي إعجاز يعني كردي أبو إيمان كراوة داوي إعجاز يعني كرد مانك بدولته كردي إعجاز بشاني دان بس أمل إنكارية بو جوابي النادرته. أو يكون لك بيت من زخرف يان مالك زور جوانت هبه لألطون زخرف دار ونخش دار رازيان رابته. أو تقع في السماء يا رك أو بتشاي خوان بيني تو أي بيغمر صلى الله عليه وسلم أجيت أسمان ونبي لك الشامان أو بين هشتا إيمان ناهن. ولن نؤمن للرقيك أمام سركوتنا إيمان ناهن حتى تنزل علينا كتابا نقرأه. أبي كتاب الأسمان وبين إما بيخرين وبزين تواقصك ويا طوان أو بتشي تسرو ببي كتابه بتخبر بكتابك كتابك يخواب إنجا قبولي أكين. قل سبحان ربي هل كنت إلا بشر رسول. جوابي نادا هيتش يان بونا كلوان باكو بيقردي بو پروردگارم آيا من چيم من بشريكم بشرة باشا وكو إيه ولا شم هي تنهاجيا وزكاوي من رسول من الرأو سير بلاتنا وبشريك ببيت الرسول أهو من رسولك من الرأو هل أوانتم أم آية بيروزة بيمان الله إعجاز بو كسانك إلحاد يعني بو كسانك
عنادیان هەیە طلبی چی ئەەکەن طلبی ئەعجازەکەن ئەعجاز دەمکوتی ئەوانە ئەەکە ئەگەر نا کەسی عاقڵ بیر کاتەوە ئەگەر خودایەک جەلە جەلالوهو لە نوتفەیەکی بێگیانی بێڕۆح مرۆڤێک دروستکە چیتیایە ئەگەر لە بەردێکیش دروستی بکە چیتیایە ئەگەر ئەم تۆ بچووکە بە عادەتێک خوا بڕێدا و لە ڕەحمی ئافرەتێکا بێتە دەرەوە و دروست ببێ و گەشە بکا بێتە مرۆڤ چیتیایە ئەگەر لەسەر بەردێکی ڕق و تەق ئەم تۆ بچووکە بێتە مرۆڤ و هەڵسێتەوە ڕەحمەتی خوا لە مامۆستا سعیدی نورسی بێ کتێبی معجزاتی ئەحمەدیە پێشەکێکی دانا ئەو پێشەکیە زۆر گرنگ چەند جارێک ئینسان ئەو پێشەکیە بخوێنێتەوە چێژی لێک یعنی ئەگەر یەکێک بە ئێمە بڵێ ئەوە ناوکی خورمایە بگرێ ناوکی خورمایە بڵێ ئەم ناوکی خورمایە ئەمە زۆر باڵای بەرزە لە هەرچی دارە بەرزترە کورە لەکوێ بەرزترە ئەوە تۆز قاڵەکەوەنێ زۆر شتی شیرینی پێوەیە ئەمە 500 کیلۆ 1000 کیلۆ 2 تن 3 تن هەنێ خورمامان هەیە 5 تن و 6 تن ئەگرێ باش ئەوەندە قورسە ئەمە ئەوە خورمای شیرین ئەگرێ کەس قەناعەت ناکە بەس کە کەوتە ناو زەوی و بە حاڵەتی طەبیعی خۆیان ڕۆژ خەمەمە قەناعەتەکە ئەفەرمێ ئەعجاز کۆکراوەیە ئەعجاز کۆکراوەیە ئەم دەنگە خورمایەیە خوددا جەلە جەلالوهو بە گەورەی بچووکی ئەکاتەوە بۆ تۆ پیشانت ئەی عەبد بۆیە هەرێکێک لە ئێمە کاتێک کە باسی ئەعجاز و گەورەی پێغەمبەر ئەکرێ صلی الله عليه و سلم لە معجزەکانیە هەست بە تەسبیتێکی دڵمانەک یعنی بۆ خوددا ئەفەرمێ ئەگەر کەسێ لە ئەعجاز تێنەگەیشت حتمما لە دەسەڵاتی خوا باش حاڵی نەبوو تۆ لە دەسەڵاتی خوا باش حاڵی بوو ئەعجاز زۆر سەهلە بێ خوایە کە ئەو مانگەی بە جوانی ڕاگرتووە چیتی ئەچێ بۆ خوددا کە لەتیک بۆ یەکێک لە مرۆڤەکان یان کەرامەتی ئەولیا کە دەرسەکانی پێشتر باسم کردو لە خزمەتانە فیراسەتی ئیماندار یان چیتیایە ئیماندار بە نووری دڵی بەرامبەرەکانی بخوێنێتەوە ببین بۆ خوددا جەلە جەلالوهو چیتیایە بۆیە ئەفەرمێ ئاەتی یەکەم عەقڵی کامڵی ئینسان لەسەر زەویە پێویستی بە ئیعجاز نییە ئیعجاز لایە بۆ ئەو کەسێکەوە نەگەیشتوتە ڕوتبەی گەورە پیاوان لە لایەکیش بۆ کەسانێکەوە ئیلحادەکەن دەمکوتیان ئەکە ئیعجاز بۆ ئەوە سوودێکی هەیە و ئیسفادەیەکی هەیە کەوابوو لەسەر زەویە ئەوێ پێمان بڵە شتێکمان پێ بڵێ ڕاغیب لەسەر زەویە 2 ڕەسوولی خوا 2 پێغەمبەر هەن 2 نێردراو هەن یەکیان نێرداوی عەقڵی خۆتە هاوار ئەکا بۆ خوداناسی یەکێکیشیان ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسەلام کە ناردوویەتی بۆی ئینسانیەت هەر هەموو لە فەرمانەکانی خوا جەلە جەلالوهو تێبگەن ئەفەرمێ یەکێک لە نێراوەکانی خوا لە باڵتنی خۆتایە هاوار ئەکا کە عەقڵە یەکیشیان زاهیرە کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک باڵتینێکی ساغی نەبێ سوود لە زاهیرەکەش وەرناگرێت ئەگەر پێغەمبەرایەتی ناودڵ و پەیامەکەی خوا لە ناو دڵتا تێنەگەیشتبی عەقڵت نەگەیشتبێتە ئەو ئاستە عەقڵی خۆت نەخوێندبێتەوە کە بەرەو چ ئاقارێک و عەبدایەتێکت ئەبا ناگەیتە ئەو مستەوەی کە سوود لە پێغەمبەر وەرگری صلی الله عليه و آله وسلم بۆیە زۆر کات ئینسانەکان محەممەدیان بینیوە صلی الله عليه وسلم بیرکەرەوە لە کافر و مشرکینی قوڕەیش ئەم خۆشەویستە نازادان بین ئیعجازیشیان بینیوە ئیمانیش ناهێنن بۆ چونکە باعیثەکەی ناوە ڕەسوولەکەی ناوە تاوانیە خەلیلی تێ ئەگەر ڕەسوولەکەی ناوە کامڵ بێ ئیمان ئەهێنە بەمە ئەگەر عەقڵێکی متەکامڵی هەیە ئەفەرمێ ئەگەر کەسێک ئەم دووشتە ئیتیفاقی کرد یعنی ئیمانێک ئەگەر ئیتیفاقی کرد لەگەڵ عەقڵە ئەوە هەمیشە باقی ئەبێتر ئەگەر هاتوو عەقڵێک نەیتوانی لەگەڵ دینە یەکانگیر بگرێتەوە حائیر ئەبێ سەر لێ شێوا ئەبێ نازانێت چی بکە بەڵام ئەگەر هەردووک پێکەوە هاتن لە کەسێکا بوو نوڕ عەلا نوڕ ئەوە نور بەسەر نورەوەیە و جوانی و جەماڵێکی کامڵ ئەدا بە کەسەکە کەوابوو ئەکرێت لێرە ئێمە سوودێکی تر لە ڕاغیب وەرگرین ئەویش ئەوەیە ئایا
ئەکرێ هەموو کەسێکی عاقڵ ئیماندار بێ نەخێر. بۆی ئەبینی کەسێک خاوەنی دروستکردنی چەکی نەوەویە بەیانیان ئەگەر سوژدە نەبا بۆ بوزە ناتوانێت بچێتە سەر کارەکەی ئەڵێ ئەمە هاندەرمە ئەمە تەوفیقم ئەدا ئەمە هیدایەتم ئەدا ئەمە کارم بۆ ئەکا بە جۆرێکی لە جۆرەکانی تر هاتووە خودای نەدۆزیوەتە بەڵام عەقڵی داخوازی عەبدایەتی کردو عەبدایەتی کەسێکی کردو. یان ئایا هەموو کەسێکەوە ئیماندار بوو ئیتر عەقڵی متەکامڵە؟ نا. بۆیە لە ئیمانە ڕوتەب هەیە. جاری وای کەسێک ئیمانی زۆر بەقووەتە، جاری وای کەسێک لاواز. هۆکارەکەی چییە؟ ئەو قووەتە باتینیەی ئینسانەکەیە کە لەگەڵ ئیمانەکە یەکەگرێتەوە. گەنا ئیمانەکە لە ظاهیرە هەر کەسێ وەری ئەگرێ کەلیمەی ئەڵڵا ئەناسێکی، بەڵام معریفەتەکەی چەندێ بەچی زیادەکە؟ بە عەقڵ زیادەکە. حتا زیاتر بێ لایەن عەقڵەکە ئیمانەکەشی بەقووتر و متەکاملترە. بۆی ئەفەرمێ معقولات لە لای ئینسانەکان وەکو دەواوان کە سەحەت بۆ ئینسان دەهێنن. هەموو شەرعیاتەکانیش وەکو ئەو خواردنن کە لاشەی ئینسانی لەسەر سەقام گیر ئەبێ. ئەفەرمێ کە ئینسانێ نەخۆش بوو، عەقڵەکەی نەبوو، لایەنی سەحەتی تەواو نەبوو، هەرچی خواردنیش خوا سوودی لێ وەرناگرێ، بەڵکو بەعەکسەوە. زۆر کات ئینسان کە نەخۆشەکەوێ زۆر خواردن هەیە پێی ناخورێ، طەبیعەتی نایبە، لێی دوورەکەوێتەوە، سوودی لێ وەرناگرێ، حتا بشی خوا بێتە زەرەر بۆی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه و سلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەگەر کەسێ نەخۆشکەوت زۆری لێ مەکەن بۆ خواردن، خوا خۆی خواردنی ئەداتی و ئاویشی ئەداتی، هیچ زۆری لێ مەکەن، لێی گەڕێ، نەفع لەوایە کە نەخوا. دقت بدە وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا. منافقين كاتك آياتك قرآن سورتك هات خوارو كيف ما إيماني زيادة كرد. أفرمي فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون. أوانيك إيمانيا هي أوانا إيمانا كان بي زيادك مجدج بيكتر دموشايا قشر بيتو. أما الذين في قلوبهم مرض فزادتهم رجسا إلى رجسهم وماتوا وهم كافرون. أي أوانيك النخوشي لدليانا هي وعقليا النخوشة أوانا حاليا شيء أوانا بيسي لسر بيسي كوا كانوا آيات كان القرآن تأثيريا لناك. كوابو دلي إنسان مزرعي معتقدات، هرشي عقيدة هي هموي لدلايا خير وشر تيايا. كاتك أم قرآن الرق وكو باران آوايا، طبعا باران يتخواروا دي قد أدي لسر زويات شي أرويني چ توي نجرابي أو أرويني توي وهي خرابة هر أرويني باشا هر أرويني بويا عقيدة وعقلي كسك لسر شي ثابت بوا كاتي آياتي قرآني برأكي أم آوة جوانا بهردو كان قشأك چ خرابك وچ چايك أم يان نفورك دورك وتولدين أو يان شانازيك وتسليم أبي بدين. وفي الأرض قطع متجاورات أم آية بيروزي هنا وأفرمي الريك ضلي إنسان كان وكو شيوايا وكو زوي آوايا زوي أبيني أم منطقة أبيني يقدني داري بيويا كشي لبنايا لخوار وشوينة قبيني يقداري شي بيويني أويان داري الروان أويان نير أمان أبيني يقدني الصوزاي داوا أمان شكرا هيج نادا لبنايا كيشان بيكو ملتصقا لكان بيكو أفرمي إنسان كان شآوايا عقليا هرهمو كاتك قرآن يتخوار هندشوين نشون نماءك هندشوين جنايك. والبلد الطيب يخرج نباته بإذن ربه والذي خبث لا يخرج إلا نكدا. هندك لا شوين كان باكو بيقرد سازبو أوي إيمان تياقشك أميتريان سازني إيمان تياقشناك. كوابو أبي أما أوا بزانين كدور رسول هي رسولك ناواخن من هي هاوار أكا بتسليم بون بدين بقبول دين بهور قرتني دين أجر أم رسولي ناوا خلالي تيابو إنسان رسولي دروش سودي لور ناقر بوي زو أكاد أبيني كسك سود لا وتيبي غنبر صلى الله عليه وسلم كلمات وروشتي أو هجور ناقر هو كارك أو نخوشيك لذات يأتي إتر أمانيك أم أغذية جوانانيك لسر زوياها أو سودي لورناك وإسفادي لناك بل وكو مردو إنك لا تسمع الموتى ولا تسمع الصم الدعاء. شون كسيك مردو نابي سي نابيني تواو كتاي بي لا شكي تواو هندي عقلي شيء بوشي وازي تواو مهما كان تو هواري لبكي أو هوارك النابس
مهما كان جوانی گوڵی پیشاندێ ئەو گوڵەکە نابین چونکە مردووە و کۆتایی بووە. ئێمە لە ڕاستیە لە بەردەم نیعمەتی عەقڵا وەکو لە دەرسەکانی پێشووە لە باسی فەضیلەتی عەقڵ و گەورەی عەقڵ و باعیثی عەقڵ و ئەوانە باسمان کردووە، ئەگەر بێت و شەو و ڕۆژ باسی عەقڵ و وردەکاریەکانی عەقڵ و نیعمەتەکانی عەقڵ بەو فراوانیە بکەین تەواو نابێ. دیقەت بدە لە بچووکترین شتێکەوە کە عەقڵت دەرکی پێەکە نیعمەتی خۆیە بەسەرتەوە، هەتا گەورەترین شتێکە معریفەتی خۆیە جەل جەلالوه، کە معریفەتی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، چونکە ئەم عەقڵی داخڵمە هاواری ئەو ئەکا کە ڕەسوولێکی خارج ئەبێ هەبێ. بۆیە ڕاغب ویسی لەم دەرسا پێمان بڵێ ئەگەرچی عەقڵ ئەوەندە گەورەیە و ئەو هەموو فەضیلەتەم بۆ باس کردوون و لە ئیسلامە ئەوەندە بە عەزیم و لەناو ئینسانیەتە ئەوەندە بە گەورەیە و لەناو خودی ئینسانە مهمترین شتێک بریتێ لە عەقڵتیایە، ئەم عەقڵە متەکامڵ نابێ و دەرکی ئەوامری ئیلاهی ناکە ئیلا بەهۆی پێغەمبەرانەوە نەبی عەلەیهیمو سەڵات وەسەلام. بۆیە خوا جەل جەلالوه لەناو خەڵکا کۆمەڵێکی هەڵبژاردووە کردوونەتە پێغەمبەر و ئەوانە هەر هەمویان ڕەحمەت و بەزەیی خوا بەسەریانەوەیە و ڕەحمەت و بەزەیی خوا بەسەر هەموو مرۆڤایەتیەوەیە. بۆیە خوا جەل جەلالوه منەت ئەکا، منەت لەقەد مەنە الله عەلەیکم ئیذ بەعەثە فیکم ڕەسوولا، منەت ئەکا بەسەر ئینسانیەتە کاتێ پێغەمبەرێکی بۆ ناردوون عەلەیهی سەڵات وەسەلام. چونکە مەسەلەی ناردنی پێغەمبەر یعنی منەتێکی زۆر گەورەی ئیلاهیە بەسەر ئینسانیەتەوە. ئەگەر عەقڵەکانی خۆمان متەکامڵ نەبوو هەر یەکەمان بەلایەکە ممکن بوو خوددا بدۆزینەوە، بەڵام لەو ئەچێ پێمان وا بووە لە بوزایەکە ممکن بوو خوددا بدۆزێتەوە عەقڵمان، بەڵام پێمان وا بێ لە پتێکەیە. ممکن بوو خوددا بدۆزێتەوە پێمان وا بێ لە مەسیحە عەلەیهی سەلام وەکو نەسارا. بۆیە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بالذات پێغەمبەری خۆمان کە کۆتای پێغەمبەرانە بۆ متەکامیلی عەقڵی ئێمە لەم زەمانە یەکێک بوو لە نیعمەتە زۆر گەورەکان و خوا منەتی کرد بەسەرمانە، ئێمە شکری ئەکەین لەسەر ئەو نیعمەتە جوانە. خوای گیانە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرز بە ئیسمی عەظەمەت بمان گێڕە لەو کەسانەی کە عاشقی پێغەمبەرن صلی الله عەلەیهی وسەلەم. یا ئیلاهی بەخوا ئێمە چاوەکانمان ئەوی نەبینی و تەنها گوێکانمان صفاتی ئەوی بیستووە، بە بیستنی صفاتەکانی چاومان هاوارێتی بۆ بینین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە عوشاقی ئەو قبوڵمان کە، بە خۆشەویستی ئەو قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە، بمان گێڕە لەوانەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم خۆشی ئەون و ئەوانش ئەویان خۆش ئەوێ. خوای داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی ئەم مەجلیسەی ئێمە بۆ هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بنێرە. یا ئیلاهی سەلامی دڵی ئێمە، خۆشەویستی دڵی ئێمە، مەحەبەتی دڵی ئێمە بۆ هەر هەمویان بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت سەڵەواتی خۆت، ڕەحمەتی خۆت، بەزەیی خۆت، کەڕەمی خۆت، بەڕەکەتی خۆت بەسەر ڕۆحی پاکی پێغەمبەرا صلی الله عەلەیهی وسەلەم ببارێنە. ئیلاهی بەخوا ئێمە گوناهی زۆرمان کردو، خەجاڵەت و شەرمەندەین، هەڵەی زۆرمان بەرز کردوتە، چاوەڕوانی عەفوی تۆ ئەکەین. ئێمە بە شەو و ڕۆژ گوناهمان بەرز کردوتە، هاوارمانە بۆ عەفوی تۆ، هاوارمانە بۆ بەزەیی تۆ، هاوارمانە بۆ ڕەحمەتی تۆ. تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت دڵمان پڕکە لە نووری ئیمان یا رب العالمین. یا ربی خۆی ممان دەرە دەستی خۆمان. ئیلاهی هیچ شتێک لای تۆ زایە نابێ، هیچ سپاردەیە لای تۆ زایە نابێ. و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد، عەقڵی خۆمان سپاردەی تۆ کرد، لەشساغی خۆمان سپاردەی تۆ کرد، ژیانی خۆمان سپاردەی تۆ کرد، مردنی خۆمان سپاردەی تۆ کرد. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت دڵمان دابمەزرێنە یا رب العالمین. یا ئیلاهی دڵمان دابمەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت، بە کەڕەمی خۆت یا رب العالمین عەفومان کە، لێمان خۆش بە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، گرفتمان زۆرە یا ئیلاهی بۆمان چارەسەر کە. بەخوا یا ئیلاهی
ئێمە زۆر شتمان هەیە کە ناتوانین لای عەبدەکان باسی بکەین، بەس تۆ عیلمت هەیە بە حاڵمان، هاوارمان بۆ لای تۆیە، چارەسەرمان کە یا رب العالمین. ئیلاهی ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە. ئیلاهی ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، یا ئیلاهی ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە، دڵمان ئارام کە، دڵمان هێمن کەرەوە یا رب العالمین، لە خراپەکان دوورمان خەرەوە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت. ئێمە هانامان بۆ لای تۆ هێناوە بۆی قبوڵمان کەی، لە تو گەورەی خۆت لە لای خۆت قبوڵمان کەی. چۆن ئێمە یادی تۆمان کرد و باسی تۆمان کرد، یا ئیلاهی باسمان کە لای مەلەئی ئەعلا، ناوەکانمان یەکێک بێنە، ناوەکانمان لە خزمەت پێغەمبەرا صلی الله عليه وسلم بێن. ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازیت، تو گەورەی خۆت لێمان ڕازی بە، تو گەورەی خۆت لێمان ڕازی بە. ئیلاهی ئێمە ئەزانین کەڵکی ئەوەمان نییە هیچ شتێ لە عەبدایەتی خۆمان بەرزکەینەوە، ئێمە بێ حاڵ و ماڵ بێ ژیان نازانین چی بکەین. یا ئیلاهی شانازی بە چیەوە بکەین، نوێژێکی بێ گیانمان، زەکاتێکی بێ ڕۆحمان، تاعەتێکی کرس و کاڵمان، بەڵام بەخوا پەروەردگارە ئەگەر چی شوبهات و شەهوات دەوری دابین بە حەق تۆ ئەناسین و بە حەق تۆمان دۆزیوەتەوە یا ئەکرەم الئەکرەمین. دڵ و ڕۆح و جەستە و دڵمان هەمووی هاواری تۆ ئەکا، دەی تۆ لە لای خۆت قبوڵمان کە یا رب العالمین، لای خۆت وەرمان گرە یا ئەکرەم الئەکرەمین، ڕێنمایی زیاترمان کە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، لە گوناهی هاوڵەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی برا و خوشکمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە، لە گوناهی وەچەکانمان ببوورە تا ڕۆژی قیامەت یا رب العالمین. خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە، تو گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە. یا ئیلاهی ئەم هەفتەیە زۆر عەزیز و نازدارمان لەدەستدان، یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە، لە گوناهی ماوەسە زانا ببوورە یا رب العالمین. خوای گیان لە گوناهی حاجی حەمەد تەوفیق ببوورە یا رب العالمین. ئەو عەزیزانی تر کە لە هەڵەبجە لە دەستماندان خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی هەمومان ببوورە، خوا لەمان قبوڵ کە.